ئەوکەی هەرام بوو خێزانەکە ماژ کردوت کورپیاوە کەسەوە چییە؟ هەستام سەعات 3:30 شەوێ بوو. بەخێوی سەر چاو سەلامەت کادە بینم ڕۆز خۆشە دریشت خۆشە بۆ قورعانەی گزانی چییە؟ پیاو ئەگەر لە مارێ خێزانی باش بوو دایم دری خۆشە دایم خێزان زانی کووە بەهەشتە لۆ پیاوی بەهەشتا ژن بەهەشتە لۆ پیاوی بەرێ پیا ژنی باش ژنی باش ئێستا من بەنسبەت ئێستا ناوێرم حملەکە خۆم برێ ساملەکە خۆم برێ لەوان نارێم چووکە ژنی باش بەهەشتی پیاوی من هەر ئەوەندەی دەرێم حیات زانی چەند خۆشتۆگە چێوە ژنەکە لە مارێ ئێستا من ژنی من قەدیمەیە ڕاستی ئێستا تەلەفۆنێکم دەرێم دەمێوانمان دێ ئەمن پێم ناکرێ بێمەوە دەزانی چەند خۆشە وەیە ژن ئەو هاوی زۆر خۆش ئێستا ئەوە چی ئێستا هەر ئێوارە زوو جارە پێش هەمان دەپرتێنی وڵا ئەوەمان نییە ئەومان نیمە ئەو شتانە نییە ئەو قەدیمانە هەموویەوە جا پیاوە ئەگەر ژنی باشبی پیریش نابێ ئەوە نابی نانانە پیر ناوی بەهەنە بەنیش پیر ناوی بەس ژنەکەی باشبی پرتە بۆرەی زۆر لەسەر نەخا والله برای خۆت ئەوە لەو کەناڵی بەڕێزەین گۆش قسەی دەکەم ئەمن وەختەچی نان نەبوو خۆم نان والله ئای بشێسا قسەی دەکەم مام لەسە ئەو سەتیای بوو بالله ئەو دەیگۆ پیاوە کە ڕۆژەکە دەبی بەس ڕۆژەکە بە من بچوو بامە خانێش بەس یە غورفە بە والله خوا ڕزقت دەدا ژنەکەشتی داریە ئارێ والله من نارێم هیوا ژنی من ئینکاری ناکرێ ئەو پیاوانە ناتبینە لە شاشەی دەرێن هەزار ڕەحمە لە داخ ئەجا ئەوایە من نەگەوە یعنی برێمێ سامعتی خۆم بکەم چکە لەو کەناڵە بەڕێزەین گۆوە نهروایە ژنی باش گوناحەت زانی چی لێ بکە ڕۆژێ پێراکەر سەری خۆت دانەی ژنی باش حیاتە بەخوای پیاو قەت پیر نابی ئێستا من ئەوەندە مرتاحم لێرە لە کرێکیشم لە خوای بەزاد بۆش سمەنیان دێمە دەرێ بە درێژ خوشە هەلۆ نمونەی ئێستا ئیتو لەوانەیە میێوان ئەوڵتە ئێستا لەوانەیە تا چاکە لۆنێ زەردی دەکات چایەکە هەرە ئەوتە ترمزەکە تەمەشایکە خۆتە سووریکە سبەینان ئەوە چای بەلاروچشە چای بەلاروچەیە دەرمانە لۆ ئینتیهابی لۆ شتەچی سبەینان هەر دەستیم ئەمن مەلا سەخفیلاکە هەر دەستین هەردووکمان دوور کاسۆی دەکەین مەلا بانکدا ئەم دەنومەوە تا 7:30 ئەو نانوویتەوە زۆر ساکە ئەوە باسی ئافرەتت کرد بەێ ئەی چەندە زکردکردنی با بڵم یادکردنی خوای گەورە چوونە مزگەوت هاوکاریکردنی خەڵکی ئەوجا ئەمن تقریبان نێزیکەی سارەگەبی ئەمن لە خۆشەویستم لە خەوێ دیت ئەمن مانگەچی لەو دوکانەی گریام لە خۆشیان بەحسم دەکرد دەگریام لە خەوەکەیدا سەعات 3:30 شەوێ بوو لە خەوێم دیت واللهی ئەمن مانگەچی ئەلێرە لە خۆشیان گریام چوومە کرد مامەستایەکی مامەسا وەشی من بوو چوم گوتم ئەجا خزم و شدە و گوتیان دەبی مەولودی بکەی هەندە گوتیان نابی بژێڕێەوە و هەندە گوتیانەوە ئەمن ئیمانمەندە بە ئەوە بوو وڵات چوومەکەنی ئەوش مە لەو گریامە من لەوێ ئەوش گریا ڕاستی چکە لە خەوەکەی ماچم کرد ڕاستی ئەوەندە جوان بوو لە خەوەکەیدا لەگەری ڕۆیشتم کوڕشمەیە کوڕەکەشم لە خەوێدا هات ماچ کرد لە ولایەڕا داهاتە خوارێ لە خەوەکەیدا بە تەواوەتی لۆ بژێڕبوونیە عەزەرتی عایشە لە خەوەکەی مردبوو ئەمیش ئەوها لەسەر دەست خۆم دانابوو حایلەکەم هەموو لەوێ بوون مندارێکی کوڕەکەم هەیە ئەوها دەستیگان دەستی جوولاوە ئەمیش یەک بە خۆم هاوارم کرد گوتم زندی بۆەوە هەستاوە گوتی ئێستا خۆشەویست دێ ئەمیش لە خەوەکەی هەرام بوو خێزانەکە ماژ بووت کورپیاوە کەسەوە چییە؟ هەستام سەعات 3:30 شەوێ بوو. اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وآل سيدنا محمد اللهم صل على شفيعنا محمد وآل سيدنا محمد ئەو زامنێ سالوێ ئەوەندە مرتاحم
لەو ڕۆژشەوە ئەو خۆشەویستم نەخەوێتی ئەو دوکانەی من ئەم کرێتی شم لێرە خوای گەورە بەرەکەتی شتێس لە خوای گەورە بە زیادی یعنی قوربان دەبم گیانە کەمی خۆشحاڵ بووم